هێنری کیسنجەر وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا جارێکی دیکە پێشنیازی ئاشتی بۆ جەنگی ئۆکرانیا ڕاگەیاندەوە، بەڵام حکوومەتی کێڤ ڕەتی کردەوە و بە بازدان بە دەستدرێژیکاری لە قەڵەمدا و ڕایگەیان ناکرێت بگەینە هیچ ڕێکەوتنێک لەسەر بنەمای دۆڕاندنی زەوی. هەرچەندە ناوبەناو لێرە و لەوێ باسی گفتوگۆی نهێنی لە نێوان پەیمانی ناتۆ و رووسیا دەکرێت بۆ کۆتاییهێنان با جەنگی ئۆکرانیا، با تایبەتی لە دوای کۆبوونەوەی ڕاوێژکاران یاسای شینێتەوەی مۆسکۆ و واشنگتن لە ئەنقەرەی پایتەختی تورکیا، بەڵام ئەوەی لە گۆڕەپانی جەنگی وەرانکەری ئۆکرانیادا دەردەکەوێت ئاسۆیەکی نزیک بۆ کۆتایی جەنگ نابیندرێت کە لە 24 شوباتی ئەم ساڵەوە بە هێرشی هەملانەی رووسیا بۆ سەرەوڵاتە دەستی پێکرد کە ئێستا لە سەدا 20 خاکی ئۆکرانیا داگیر کراوە. کیسنجەر لە ئەوتارەکەی بۆ گۆڤاری دا سپیکتاتۆری بەریتانی لە ژێر ناونیشانی ڕێگاکانی خۆپاراستن لە جەنگێکی دیکەی جیهانی دەڵێت کاتیەوە هاتووە لەسەر ئەو گۆڕانکاریە استراتیژیانەی دەستەبەربوون والکاندنیان با پەیکەرێکی نوێوە لە ڕێگەی دیالۆگەوە ئاشتی دەستەبەر بکرێت. دەشڵێت پێویستە لە چوارچێوەی ئەو ئاشتێدا ئۆکرانیا ببێتە ئەندامی ناتۆ، چونکە بنەمای بێلانی هیچ مانایەکی نییە. کیسنجەر دەڵێت لە مانگی ئایاری ڕابردوودا پێشنیازی ئاگربەستم کردبوو کە بەپێی ئەوە رووسیا بچێتە پشتی ئەو سنوورەی لە 24 شوبات تێیپەڕاندووە، بەڵام لەسەر نیمچە دوورگەی قرم گفتوگۆ بکرێت. نابراو پێشنیازی ئەوەش دەکات کە ئەو زەویانەی رووسیا یەکلایەنە خستوینەتە سەر زەوی وڵاتەکەی و مەحاڵە بۆ حاڵەتی سەرەتان لە 2014 بگەڕێنەوە، با سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان ڕیفراندۆمیان تێدا ئەنجام بدرێت. نابراو هۆشداری دەداتە ئەوانەی کە دانەوێت رووسیا بکەنە دەوڵەتێکی ئیفلیج یاخود هەڵوەشاوە، چونکە ئەوە ئاژاوەی گەورەی لێ دەکەوێتەوە. لەلایەن خۆیەوە میخایلۆ بۆدالیاکی یاریدەدەری سەرۆکی ئۆکرانیا لەبارەی ئەو پێشنیازەوە ڕایگەیان بەڕێز کیسنجەر هیچ نازانێت، نە لە سروشتی ئەم جەنگە و نە لە کاریگەری جەنگەکە لەسەر سیستمی جیهانی تێدەگات. یاریدەدەری سەرۆکی ئۆکرانیا دەشڵێت ئەو نەخشەی کیسنجەر داوای دەکات و دەترسێت با کراوەی ئاشکرای بکات زۆر سادەیە. ئەویش بریتیە لە بازدان با رووسیا کە دەستدرێژی کردووەتە سەر زەوی ئۆکرانیا لە بەرامبەردا گەرەنتی بدرێت بە وڵاتانی ئەوروپای خۆڕەڵات کە هێرشیان نەکرێتە سەر. یاریدەدەری سەرۆکی ئۆکرانیا لە درێژەی کاردانەوەکەیدا دەڵێت پێویستە لەسەر هەموو ئەوانەی چارەسەری سادە پێشنیاز دەکەن لەوە تێبگەن کە هەر ڕێکەوتنێک لەگەڵ شەیتان واتە ئاشتی لەسەر حسابی زەوی ئۆکرانیا و ئەمەش ڕەچەتەی سەرکەوتنە بۆ پۆتن. کیسنجەری 99 ساڵە کە لە سەردەمی هەردوو سەرۆکی ئەمریکا ریچارد نیکسۆن و جێرالد فۆرد وەزیری دەرەوە بووە ڕۆڵی گەورەی بینی لە کرانەوەی جەنگی سارد لە نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەتدا.